مادەی 12 پشکی هەرێمی کوردستانی دیاری کردووە تا ڕادەیەک باشە و ئەوەی کە لە مادەی 13 مامەڵەی نەوتی حکوومەتی ئیتیحادی لەگەڵ حکوومەتی هەرێم تایدا هەمووی دیاری کراوە کە هەرێمی کوردستان دەبێت هەموو ڕۆژێک 400,000 بەرمیل نەوت تەسلیم بکا بە سۆمۆ و ئەگەر لە بەندەرەکانی جیهان بێت یاخود لە هەر منفەزێکی ترەوە بێ جگە لەوە لە ناوخۆیە ئەگەر هات و هەناردە نەکرا نەوتەکەی هەرێمی کوردستان دەبێت تەسلیمی سۆمۆی بکاو لە ناوخۆی عێراقا بەکاربهێن بێتەوە. مادەی 13 ئەو ڕێکاری تەسویە و چۆنێتی مامەڵەی نەوتی دیاری کردووە کە تا ڕادەیەک تەواوی نەوتی هەرێمی کوردستان بەوەی هەناردە دەکرێت بەوەی لە ناوخۆ بە بەرهەمە نەوتیەکان هەر هەمووی دەبێت بچێتەوە دەستی سۆمۆ و بچێتەوە دەستی عێراق. لە بەرامبەرە مادەی 14مان هەیە کە گرفتی تێدا دروست بوو بەشە بودجەی هەرێمی کوردستان زامنەکە کە لە مادەی 12 دیاری کراوە و بۆ هەرێمی کوردستان دێت. بەڵام هەڵگری هەندێک ئیشکالە کە دەبێت چاک بکرێ ئەگەر نا کۆی بودجەی هەرێمی کوردستان بەو شێوەیە کە ئێستا دەیانەوێ تێی بپەڕێنن دەکەوێتە مەترسیەوە بۆیە شەو کۆبوونەوە کە ڕاگیرە. هەرێمی کوردستان و ئەو دوولایەنەی کە نوێنەرایەتی هەرێمی کوردستانیان زیاتر کردووە لە ناو حکوومەتە وەکو حکومڕانی بەڕاستی دۆخێکیان بەرهەم هێناوە و بە جۆرێک حکومڕانیان کردووە کە هەرێمی کوردستانیان بە تەواوی لاواز کردووە وەکو چۆن لە ناو هەرێمی کوردستانە مامەڵەیەکی نەعادیلانەیان کردووە و ئەستەمیان لە خەڵک کردووە. ئێستا نەتیجەکەی ئەوەیە کە دەیبینین لە بەردەم عێراق و لە عێراقی ئێستەیە لەوە لاوازترن کە خەڵکی کوردستان لە هەرێمی کوردستان دەیان بینێ. بەڵێ لە بەغدا دەنگێکی شۆڤێنی هەیە خەڵکانێک هەن چاویان بە هەرێم و خەڵکی کوردستانە هەڵنایە، بەڵام ئەمانە هەموو ئەو بەهانانە نین کە عێراق بەرامبەر هەرێمی کوردستان ئەنجامیەدا، بەڵکو بەهانەکان ئەوانن کە هەرێمی کوردستان خۆی پێشتر هێندە تەمەڕودی کردووە لە عێراق کە حکوومەتێکی فیدراڵە و دەبێ مامەڵەی لەگەڵ کا لە چوارچێوەی دەستورە